ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجام دەدرێت. بڕیار وایە پاشنیوەڕۆی ئەمڕۆ کاتژمێر 1 پاشنیوەڕۆ کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەسەر چەند پرسێک بە ئامادەبوونی محەممەد شیاح سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تەواوی وەزیرەکان لە حکومەتی فیدرالی کۆبوونەوەکە ئەنجام بدرێت. بە پێو زانیاریانەی کە دەست کۆباس کەوتووە، هیچ بڕگەیەک لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران پەیوەست نییە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان و کۆباس زانیوێتی کە لە دوای کۆبوونەوەکە بڕیار وایە وەزیرە کوردەکان بە ئامادەبوونی تەیف سامی و لەگەڵ محەممەد شیاح سوودانی کۆ ببنەوە. ئەمە تاوەکو ئێستا ئەگەرێکی کراوەیە و لە کۆتایی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەگەرێک هەیە کە باسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و پرسی موچەی مانگی 6 ئەنجام بدرێت، بەڵام ئەم ئەرکە دەکەوێتە سەر وەزیرە کوردەکان کە لە کۆتایی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەن. و دەمەوێت لەسەر چەند بابەتێک زانیاریتان پێ بدەم، بە تایبەت لەسەر ئەو لژنەیە کە بڕیار بوو ڕەشنووسێک یاخود راپۆرتێک ئامادە بکات لەبارەی نەوت و بودجە و داهاتی ناوخۆ و هەروها بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام ئەم لژنەیە کارەکانی خۆی ڕاگرتووە بە چەند هۆکارێک. ئێستا بە وردەکاریەوە بابەتەکەتان بۆ ڕوون دەکەمەوە. لەبارەی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێمی کوردستان، تەیف سامی وەزیری دارایی و ئابووری حکومەتی فیدرالی ڕایگەیاندووە ئەو دەسەڵاتی ئەوەی نییە یاخود بەدەستی ئەو نییە کە موچەی مانگی 6 یاخود مانگەکانی تر بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکاتن، بەڵکو تەواوی بڕیارەکان ئێستا لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران سوودانی و لەگەڵ ئەنجومەنی وەزیران دەدرێت، نەک تەنها بۆ مانگی 6 بەڵکو بۆ تەواوی مانگەکان بڕیارەکە دەبێت محەممەد شیاح سوودانی یاخود ئەنجومەنی وەزیران بڕیاری لەبارەوە بداتن. و هەروەها وەکو ئاماژەم پێکرد کە بە پێ ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا ئیتر دەسەڵاتی ڕەها بۆ ناردنی موچە بەدەست تەیف سامی نەماوە. ئەوەی هەیە کە دەبێت سوودانی خۆی بڕیار لە بارەی موچەوە بداتن کە ئەمە پێویستی بە هەموو سەرمانگێک پێویستە ئەنجومەنی وەزیرانی عێراق و محەممەد شیاح سوودانی بڕیاری کۆتایی لەبارەوە بداتن. و هەروەها لەبارەی بابەتی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا، دیوانی چاودێری دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی حکومەتی هەرێمی کوردستان داوای مۆڵەتیان کردووە کە بەو لیژنەیە بدرێ بۆ ماوەی 6 ڕۆژ و بە شێوەیەکی فەرمی بە نووسراوی فەرمی ئەم لیژنەیە داوای 6 ڕۆژ مۆڵەتی کردووە بۆ ئەوەی کارەکانی خۆی ئەنجام بداتن. بە پێ ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا، هەرێمی کوردستان دەبێت ماگانە 120 ملیار دیناری داهاتی ناوخۆ بۆ بەغدا بنێرێتن، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان دەڵێت کە ئەو بڕە لە بەردەستدا نییە یاخود زۆرە، بەڵام حکومەتی فیدرالی دەڵێت دەبێت تەواوی ئەو 120 میلیارد دینارە بۆ بەغدا بنێری. و لەسەر داهاتی ناوخۆ کێشەی نێوان هەولێر و بەغدا چییە؟ حکومەتی هەرێمی کوردستان دەڵێت کە بەپێی یاسای بودجە تەنها 150 داهاتی ناوخۆی سیادیتان پێدەدەم، بەڵام حکومەتی فیدرالی دەڵێ دەبێت کۆی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ نیوەی داهاتواتە بۆ بەغدا بینێرن، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بەمە ڕازی نییە کە حکومەتی فیدرالی دەڵێ نابێت لە 120 میلیارد دینار کەمتر بۆ حکومەتی فیدرالی بنێرن. داهاتی سیادی چییە؟ داهاتی ناسیادی چییە؟ داهاتی سیادی داهاتی گومرک و هاتوچۆ و فڕۆکەخانەیە بە نمونە،
و ناسیادیش جوازاتە باجی ئاوە باجی کارەبایە ئەو بابەتە خزمەت گوزاریانە حکوومەت هەرێمی کوردستان ئامادە نییە بۆ بەغدای بنێرێتن تەنها ئامادەیە کە داهاتی ناوخۆی سیادی وەکو داهاتی گۆمرگە داهاتی فڕۆکەخانەیە داهاتی هاتوچۆیە ئەمانە بۆ بەغدا بنێرێت شەوی ڕابردوو ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری ئابووری بە سەرپەرشتی دکتۆر فواد حوسێن و بە ئامادەبوونی تەیفسامی وەزیری دارایی عێراق کۆبوونەوە بەڵام هیچ بابەتێکی پەیوەست بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر بابەتی موچەخۆرانی هەرێمی کوردستانی تێدا نەبووە بابەتەکە بابەتێکی ئابووری بە بۆ تەواوی عێراق لەسەر کە پەیوەندی بە پێناس و باجی گومرکی هەیە بۆ یەکخستن و لێک تێگەیشتنی زۆر باش لە باری ئابووری لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالیش هەبووە دەمەوێت ئاماژە بەوەش بکەم کە عەلی نزارفایق بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ کە ئەرکی هەناردەکردنی نەوتە دەڵێت ئەوان ئامادەن کە داهات نەوتی هەرێمی کوردستان وەربگرن تاوەکو ئێستا هیچ بڕە نەوتێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوان نەنێدراوە کە وەری بگرن و ڕای دەگەێنێت بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ ئەوان ئامادەن کە ئەو بڕە نەوتە هەر چەند نەوت بێ بۆ بینێرن لە ڕێگای بەندەری جەیهانی تورکیاوە هەناردەی دەکەن وەکو خۆی دەڵێ تاوەکو ئێستا هیچ بڕە نەوتێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوان نەنێدراوە کە ئەوان هەناردەی بکەن وەکو ئاماژەم پێ کرد کە ئەمڕۆ کاتژمێر 1 پاشنیوەڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ئامادەبوونی ستافی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ دەبنەوە بەڵام هیچ بڕگەیەک پەیوەست نییە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەرکی وەزیرە کوردەکانە کە لە ناو کۆبوونەوەکەدا باسی پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەن